لا تەوەری دۆمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا باز لە زۆر خەوتنی چاک دەکەین هەروەها کەم خەوتن دەکەین ئەمانە تا چەند پەیوەند و ڕەبتیان هەیە بە هەبوونی ئازار لەو کەسەدا خەوی تەندروست چۆنە بە پێی تەمەنەکان جیازی چیە ئەمە بۆ گفتوگۆی زیاتر وردەکاری ئەم بابەتە بە میوانداری دکتۆرە هەڤین کەمال پسپۆڕی بێژکاری و ئازاشکەمە خێر بێ دکتۆرە بەیانی باش بەیانی بینەرانی ئازیز باش زۆر سپاس بۆتەوە با سەرتا بۆ پرسیارە دەست پێ بکەم زۆر خەوتن تا چەند کاریگەری لەسەر ئەو تاکە و هەبوونی ئازار لەو تاکەدا هەیە بەڵێ لە ڕاستیە زۆر خەوتن و کەم خەوتن هەر یەکەی کاریگەری خۆی هەیە ئێمە ئەمانەیە تاک بە تاک باسکەین بۆ لای بینەران ڕوون زۆر خەوتن لە ڕاستیە لەوانەیە زۆر ئازار دروست نەکا بەڵام کاریگەری خراپیکەی هەیە لەوانەیە ڕێژەی جەڵتەی مێشک جەڵتەی دڵ زیاتر بکات لەو کەسانی کە چکە چەندەها توێژینەوە کراوە ئێستاە کە لە راپۆرتێکا لە سێنێت بڵاو کراوەتەوە ئەو کەسانی کە بە ڕێژەی زیاتر لە پێویست ئەخەون تووشی ترسی ئەویان هەیە کە تووشی جەڵتەی دڵ و جەڵتەی مێشک زیاتر ببن وەک لە کەسانی ئاسایی و جگە لەوەی کە بڵێن ئەو ڕۆژە کە خەبەری ئەبێتەوە کە ماوەیەکی زۆر زۆر نووسووە لەوانەیە ماسوولکەکانی کەمێک ناچالاک بن هەست بە تێکشکانن بکە لە هەموو گیانیا و هەست بە بێتاقەتی و خەمۆکیش بکە بگومان ئێمە باس لە تەمەند دەکەین لەگەڵ بەپێی ئەو کاتانەی کە پێویستە بخەوێت هەر تەمەن و کاتی دیاریکرا و جیازی هەیە بەڵام لە ئێستادا بۆ منە ئەگەر تاکێک زۆر بخەوێت لە چەند کاتژمێر زیاتر بێت دەوترێت زۆر خەوتووە بەڵێ خۆی لە باشترین یعنی کات بۆ خەوتن ئەوەیە یعنی لە دوای 11 و 12 شەوە بێ لە 11 یان 12 شەوە بێ و بۆ ماوەی 6 بۆ 8 کاتژمێر بێ و بەیانیان زوو هەستی یعنی ئەمە باشترین کاتە بۆ زۆربەی خەڵکەکان کە بخەون بەڵام بەپی تەمەن طبعاً فەرقەکە لەوانەیە لە پیرە مەسەلەن کەمتر خەوی لێ بکەوێ بێگومان دوایینە سەر ئەوانە بەس بە تایبەت کێسە زۆر باوە لە ناحاڵەتیان دوای ناخواردنی نیوەڕۆ یان ئەسترانەڵێ با سەرخەوێ بشکێنم بەشیکە نیم ساعت بشیکەن 3 ساعتە خەوێ بەڵێ خۆی سەرخەوشکاندنەکە شتێکی باشە ئەگەر بۆ ماوەیەکی زۆر کەم بێ مثلەن بۆ ماوەی 20 دقە بۆ نیو ساعت بێ بەڵام ئەگەر سەرخەوشکاندن لە نیو ساعت زیاتر بێ لە جیاتیەوەی کاریگەریەکی باشیە بێ کاریگەریەکی خراپێ بێ بۆ سەرجەستە بۆ منە ئەو سەرخۆشکاندن کاریگەرە خراپە و زیانە لاوەکیانەی چیە بە سەرجەستەوە بەڵێ لەوانەیە مەسەلەن خەوی شەوت تێک بە ئەوە یەکێکە لە کاریگەریەکانی مەسەلەن لەوانەیە تووشی خەمۆکی و بکات تووشی دڵەڕاوکێ بکە مەسەلەن جارێ زەلامەکە لە دوای نیوەڕۆ ئەخەوێ لای ئێوارەوە خەبەریە بێتەوە هەمومانەوە حساسەمان تاقی کردوێتەوە تۆ تاقی کەرەوە نیوەڕۆ بخەوە لای ئێوارەوە خەبەرە بێتەوە سێرەکە هێستەکەی بێتاقەت هێستەکەی خەمۆکی دڵێت تەنگا زۆر جاستەکی بەیانی واست نازانین لەبەر ئەو جا لەگەڵ ئەوەشە کاریگەری ئەبێت طبعاً ئەو کاتە لە شەوە لە ساعت 11 12 خەو لێ ناکەوێ لەبەر ئەوەی کاتژمێری بایۆلۆژی لەشە تێک چووە کە تێکتدا سوورەکە تێگەی کە پێوترێ سەرکەدیان بدەم یعنی ڕتمی ڕۆژانەی زەلامەکە کە ئەو سوورە تێک چوو تۆ خەوەکەت تێگەچێ و هەموو کاریگەری هەیە لەسەر هەموو چالاکیەکانی کەت ئەو سەرخۆشکان نەپەیوەندی هەیە بە هەبوونی ئازار لەو تاکە تووشی ئازار بێت ئەگەر زۆر لە حەد سەرخەو پشکێنێ بڵێ هەموو نووسنێکی زیاد لە حەد خاصەتەن ئەگەر لە ڕۆژا بێت و لە شەوە نەبێت کاریگەری خراپی هەیە لەوانەیە ئازارە زیاکە لەوانەیە بێتاقەتی بکە خۆی زیاتر چیت لێ ئەکا تووشی دڵەڕاوکێ و بێتاقەتیت ئەکا ئەمە کاریگەری هەیە وەکو بازنەیەکی داخرا وایە کە بێتاقەت بوویت کە خەمۆک بوویت ئازاری هەرچ ئازارێک دەبێت زیاکە کە ئازارەکە و زیاکە دیسانەوە خەمۆکی و زیاکە و دیسانەوە تووشی شەو نەخۆنی دەکە باش دکتۆرە بینە سەر کەم خەوتن بەڵێ کەم خەوتن ئەوش تا چەند پەیوەندی بە هەبوونی ئازار لەو تاکەوە هەیە لە چەند کاتژمێر بخەوێت دەوترێت ئەو تاکە کەم خەوتووە بەڵێ خۆی ئێمە لە زانستی ئازارە یەکشتمان هەیە سێگۆشەیەکمان هەیە باری دەرونی خەو ئازار ئەم سیانە زۆر زۆر ڕەبتیان هەیە لەگەڵ یەکتریە لەبەر ئەوەی هەرسێکیان متعلقن لە بازنەیەکە یاری ئەکەن مەسەلەن کە تۆ ئازارێکی بەردەوامت دەبێ کە ئازارێکی بەردەوامت ببێ زۆربەی توێژینەوەکانە تا ئێستاوایان ئەوەت یعنی تۆ ئازاری بەردەوامت هەیە بۆیە تووشی شەو نخۆنی و تێکچوونی خەو ئەبی شەر نییە تۆ شەو نخۆنی بێ مەسەلەن درەنگ خەو لێکەوێ لەوانەیە خەوەکە و پچڕ بێ یان خەوەکە و ناڕێک بێ بەڵام ئەگەر ئازارێکی بەردەوامت هەبێ تووشی تێکچوونی خەوەبی تێکچوونی خەوت هەبێ دیسانەوە ئازارەکە و زیاکە لەبەر ئەوەی باری دەرمورین تێکەیە ئەم لەبەر ئەوە وەکو بازنەیەکە هەرسێکیان بە دوای یەکتریایەن ئەنی هەرچ کامێکیان لەو لای سێگۆشەکە تێکچێت لاکەی کە خراپە بێ لەبەرەوە پەیوەندیان زۆر زۆر هەیە بەشێکیان
لە نیوەڕوانیش سەرخەو ناشکێنن لە ئێوارانیش تقریبان 3 کاتژمێر بۆ 4 کاتژمێرە خەون ئەمە پێی دەوترێت کەم خەوتن لە هەمان کاتدا کاریگەری لەسەر ئەو تاکە و زیانی لاوەکی زۆرە بێ بۆ ئەو تاکە بە پێی تەمەن گۆڕانکاری بەسەر بەڵێ خۆی غەڵەتەکە لەوەیە کە تۆ بە شەو نەخەویت و تعویزەکەی لە ڕۆژا بکەیتەوە وەکو وتم ئێمە کاتژمێرێک لە لەشمانە هەیە پێوترێت کاتژمێری بایۆلۆژی لەش کە ڕتمی ژیان کە پێوترێت سەرکێدیان ڕێدەم ئەو ڕتمە و بۆ ڕێگەخا مەسەلەن پێت ئەڵێ ئەمە شەوە ئەبێ بخەوی بۆ بەیانی کە تیشکی ڕۆژ هەڵیە کە ئەمە تەسیری هۆرمۆنی میلاتۆنینە کە تیشکی ڕۆژ هەڵیە پێت ئەڵێ ئەبێ هەستی بەڵام تۆ کە ئەوە ئیهمالەکەی کە تیشکی ڕۆژ هەڵیە هەڵناسی مەسەلەن یان شەو درەنگ ئەخەوی سعات 4-5 بەیانی ئەخەوی و ڕۆژەکە و لێ تێک ئەچێ وا لە لەشە ئەەکەی نازانێ ینی لێ تێک ئەچێ ئەو ڕیتمە چۆنیە مەسەلەن کاتی نان خواردنی لێ تێگەچێ کاتی چالاکیەکانی لێ تێگەچێ کاتی خەوتنی لێ تێگەچێ و ئەمەش هەمووی کاریگەری ئەبێ بۆ سەر لایەنی دەرونی کەسە کە تووشی خەمۆکیەکە تووشی دڵەڕاوکیەکە تووشی بێتاقەتێکە ئەمانەش هەمووی بە ناڕاستە و خۆی کاریگەریە بێ بۆ ئازار چکە تۆ مەسەلەن ئەگەر نەخۆشەکە خۆی ئازارێکی بەردەوامی هەبێ یعنی ئێستا حالیان یعنی چەنەها توێژینەوە کراوە مەسەلەن بۆ لە وڵاتێکی وەکو ئەمریکایە بینراوە لە 5 کەسە 1 کەس لەوانەیە ئازاری بەردەوامی هەبێ لەو 1 کەسەشە لەوانەیە لە 180یان مەسەلەن شەونخونیان هەبێ لەبەرەوە ڕێژەکە زۆر ینی زۆرە ئەو ڕێژەیە لەبەرەوە زۆر گرنگە یعنی کە خەو ڕێککرێ لە وەختی خۆیان بخەویت و بۆ کاتژمێری تەواو بخەوی چکە ئێمە لە خەوە یەک مشکیلەمان هەیە یعنی حتا خەوتن ئەوە نییە بەس پاڵکەویت و یەک تۆز بەرەو گێژی ئەڕۆی چکە خۆی 4 قۆناغە خەوتن 4 ستەیجە 2 ستەیجی هێشتا قوڵ نییە خەوەکە لە ستەیجی سێمە قوڵ ئەبێت دوای ئەوەش ئەچیتە ستەیجی پێوترێ ڕەپد ئای موڤمنت لە ڕەپد ئای موڤمنتە ئەو ستەیجەیە کە خەو ئەبینین تایە بەڵام ئەگەر من هەر لە قۆناغی 1 و 2 بمێنمەوە لە کاتی خەوە ئەوە خەوێکی دروست نییە ینی خەوێکی قوڵ نییە لەبەرەوە بەیانی کە هەڵەستم لە جیاتیەوەی هەست بە ئیسراحەتکەم سەیرەکەی ئەو نەخۆشانە یان ئەو کەسانی کە ئەو کێشانەیان هەیە لە جیاتیەوەی هەست بە ئیسراحەتکەن بە خەوەکە هەست بە ئازارەکەن هەست بە بێتاقەتیەکەن هەستەکەن گیانیان هەمووی تێکشکاوە هەست بە ئازاری مەسەرەن دەرونیژەکەن لەگەڵێ کاتە ئانەی بوون نەبیانیان هەڵستن لە خەو ئەو 4 قۆناغیان تاو نەکردو کاڵستی ئەڵێ ئازارم هەیە یانستەکەم داهێزراوم تێکشکاوم هەست بە ماندوێتی زۆرەکەم بە تەواوەتی نەچوونەتە قۆناغەکانی خەوە کە ئەگاتە ئەو قۆناغی کە خەوی قوڵە چکە ئەم قۆناغانە لە کاتی شەوە 5-6 جار تکرار ئەبێتەوە یعنی ئەوە نییە بێ قۆناغمێ تکرار ئەبێتەوە لە شەوە لەبەر ئەو کەسانی کە خەوی پچڕیان هەیە زیاتر معڕەزن بۆ ئەوی بۆ بەیانێکی هەست بە ئازاری بەردەوام بکەن هەستەکەن بەیانی هەڵەسێ لە خۆی وەڵێ سەرمێشێ پشتمێشێ ملمێشێ هەموو گیانیێشێ باش کاتە ئەو میلاتۆنینی کە تۆ ئاماژە پێکرد لە کامە قۆناغ دەردەدرێت بۆ کەسی کەس بە ئیسراحەتی تەواو بکە بەڵێ میلاتۆنین ئەو هۆرمۆنەیە لە لەشە لە کۆرەگلاندی سنەوبەری مێشکا دروستە بێ هەر لەگەڵ هاتنی شەوە بەپی کاتژمێری بایۆلۆژی لەش لەبەر ئەوەی لەش واڕاهێنراوە کە شەو بێ ئیتر کاتی ئیسراحەت و خەوە کاتی هێورکردنەوەیە ئێمە پێش خەو ئەبێ خۆمان ئامادەکەین کە کۆئەندامی دەمارمان هێورکەینەوە میلاتۆنین ئەو ئیشەکە کۆئەندامی دەمار هێورەکاتەوە کە شەودایەت مجرد ئەوەی کە تیشکی ڕۆژ نامێنێ و پلەی گەرمی بەرەو کەمبوونەوە ئەڕوا میلاتۆنین لە لەشە ئەڕێژرێ کە لە لەشە ئەڕێژرێ واو لێ ئەکا خەواڵوو بیت واولێکە حەسب بکەی بخەوی بەڵام چییە مرۆڤی ئەم سەردەمە مەسەلەن باباسیێمە بکەین ئێمە خۆمانیین ئەو دەرانی میلاتۆنینە تێکئین بەچی مەسەلەن بە خواردنی ناتەندروست بەوەی کە وەرزش ناکەین بەوەی کە ئەوەی ئامێری زیرەک زۆر بەکارێنین مۆبایل و تەلەڤیزۆن و کۆمپیوتەر ئەمانە هەمووی ئەو لایتەی کە لەم ئامێرە زیرەکانەوە دەرەچێ وەکو تشکی ڕۆژەکە بۆمان ئیشەکەەوە ئەکا ڕێژەی دەردانی هۆرمۆنەکە کەم بکەینەوە کە کەممان کردەوە تووشی شەو نەخۆنی ئەبین خەومان لێ ناکرێت بەڵام خۆی بەپی کاتژمێری بایۆلۆژی لەش مەفروزە کە شەو داهات میلاتۆنین زیاتر ئەڕێژرێ ئەمێ خۆمان ئامادەکەین بۆ خەو بخەوین کە مجرد ئەوەی کە تیشکی خۆر بەرەو دەرکەوتن دەرکەوێ و لە مرۆڤی ئەیە ئەمە وا ئەکا پلەی گەرمیش بەرەو بەرزی ئەڕوا ڕێژەی ڕژانی میلاتۆنین کەمە بێتەوە بەرە خەبەرمانە بێتەوە مەفروزە سوورەکە وایی بێ بەڵام کە ئێمە هین بەهۆی چەند هۆکارێکی دەرەکیەوە تێکی ئەین ئەوەیە کە کاتژمێری بایۆلۆژیەکە تێک ئەچێت و تووشی پچڕکردنی خەومانەکە یان تووشی شەو نەخۆنیمانەکە و هەموو سوورەکە تێگەین باش
کاتە خەوی تەندروست ئەبێت چۆن بێت کاتەکانی خەو بەپێی تەمەنەکان جیاوازیان چییە؟ تەمەنی چەند بێت ئەبێت چەند کاتژمێر بخەوێت؟ بەڵێ خۆی لە مناڵە ئەگەر هەتا 10 ساعاتیش بخەوێ کافیە، یعنی باشە لە 8ەوە بۆ 10. بەڵام لە ئەدەڵتا ینی لە کەسێکی پێگەشتووە منداڵ تەمەنی چەند تا چەند ئەتوانێت ئەو هەتا هەرزەکاری هەتا 12 ساڵ 10 ساڵ بۆ 12 ساڵ. بەڵام لە دوای ئەوە کە ئەگەیتە قۆناغی ئەوەی کە پێوترێ مرۆڤی پێگەشت و باشترین کات 6 بۆ 8 ساعاتە و لە 11 شەوە بێت، لە 11 شەوە تا بەیانی. چونکە تۆ کە ینی تاقی حەیوی مرۆڤ لە سعات 5 بەیانە لە مەکسیمەمە، ینی بەرزترین ڕێژەیەتی. لەبەر ئەوە کە لە 5 و 6 بەیانە خەبەر دەبێتەوە، یعنی ئەگەر هەر بزانی بە دایکمان و باوکمان و بە پیرە و داپیرەمانە ئەزانی کە چەند ئاکتیڤ بوون، لەبەر ئەوەی ئاتەن بەیانیان هەڵەستن لە 5 و 6 بەیانیان هەڵەستن سیرەکەی قیمەی چالاکیان هەیە، هەموو ڕۆژەکەش چالاکن. بەڵام ئێستا کە گۆڕاوە مەسەڵەن زۆربەی گەنجەکانمانیان کەسی ئاعتیادیش بەهۆی ینی تەکنەلۆژیا وەڵانەیە هەتا درەنگانێکی شەو بمێنێتەوە سیرەکەی کە هەڵەستێ بەیانی هەڵناسێت. طبعاً سعات 3 و 4 شەو ئەخەوێ احتیادی 12 نیوەڕۆ خەبەریە بێتەوە. سیرەکەی کە هەڵەستێ لە جیاتیەوەی چالاک بێ و ئیسراحەتی کردبێ بە خەڵکە بەعکسەوە هەستەکەی تااقەتی هیچ شتێکی نییە، هەموو ڕۆژەکە ئەڕوا بێ ئەوەی چالاکیەکی هەبێ. باش کەواتە بەتایبەتەوە ئافرەتانەی کە دووگیانن خەویان بچڕا ئەمان لەبەرەوەی دەگەڕێتەوە کە دووگیانە بۆی خەوی ئاو بچڕیان بۆ چ شتێ؟ بەڵێ خۆی لە کاتی دووگیانیە زۆر ینی فیزیۆلۆجی لەش زۆربەی ئەگۆڕێ و لەگەڵیشیا ئازار لەوانەیە دروست بێ. ئێستا مەسەلەن حاڵەتمان هەیە پێوترێ کارپاڵتونێل مەسەلەن گیرانی دەواری دەستە، ئازارێکی زۆری دروست ئەکات و یان ئازاری پشتی هەیە، ئازاری ملی هەیە، ئازاری بەردەوام بمستەمری شەونخوونی دروست دەکە. ئەم جۆرە ئازارانە لە ئافرەتی دووگیانە لەوانەیە زیاد بکە بەهۆی قورسایی مناڵەکەوە، ینی لەوانەیە ئازاری پشتی زیاکە بۆی ئەوسانەوە لەوانەیە دەمارەکانی دەستی بگیرێ، ئەمان هەمووی ئازار دروستەکە. کە ئازاری دروست کرد شەونخوونیە بێ شەونخوونە بێ. لەبەر ئەوە لەم کەسانەیە کە ئاواین ئەبێت چەند ڕێگایەک هەیە بیگرێتە بەر بۆ ئەوەی یارمەتی ئەوە با کە خەوێکی تەندروستی هەبێ. کاتە پێویستە چی بکات؟ بەڵێ بۆ ئەو کەسانی کە ناڕێکی خەویان هەیە بە گشتی، یعنی زۆر ضرورە یعنی لە وەختێکا بچیت بۆ خەوتن و لە وەختێکا هەستی، ینی ڕێکی خەیت. مثلەن ئەم شەو سعات دەنەڕۆی شەوێکی کە سعات 12 شەوێک کە سعات 1 نەخێت، ینی قەرار بە لە ئەوەڵەوە کە ئەم هەموو شەوێ سعات 11 شەو ئەبێ بخەوتە بێ و خۆ ئامادەکەی وەکو وتم ئێمە کە ئەخەوین ئەبێ خۆمان ئامادەکەین کۆ ئەندامی دەمارمان بە هەرچ شێوەیە بێ محاولەکەین هێوریکەینەوە بۆ ئەوەی خۆمان حازرکەین بۆ خەوتن. کەواتە ژووری خەوتنەکەمان بۆ ئەوەی کۆندامی دەمارمان هێور بێتەوە و هیچ ئستیمیلەیتەرێ ینی شتێ نەبێت تحفیزمان کا بۆی بەخەبەر بین. ئەبێ یەکەمیان هادی بێ، ژوورەکە بێدەنگ بێ، تاریک بێ و ڕووناکی شیتیانە بێ. یعنی ئەبێ بچینە شوێنێ نابێت ئەو شوێنەی کە تایە ئەنوین مەسەرەن لە هەمان شوێنە سەیری تەلەڤیزۆن بکەین، لە هەمان شوێنانان بخۆین، لە هەمان شوێنە چالاکیەکانی کەمان بکەین. نەخێر ئەبێ شوێنی نووسنەکە و جیاواز بێ. ئەبێ کە دا مەسەرەن مۆبایڵە کوژێنیتەوە تەلەڤیزۆنە کوژێنیتەوە ئەچیتە ئەو شوێنەی کە بۆ خەوتەرخانە کردووە. ئەمە ئەوە ئەگەر هەستم کرد خەوم لێ ناکەوێت، مەسەرەن هەستام پێویست ناکە 20 دقه نیو سعات لە جێگاکە بمێنمەوە بۆی بخەوم. نەخێر هەڵەسم چالاکیەکی هادی ئەەکەم نەک وەرزش و ئەوانە چکە ئەوانە وریاکەرەوە ینی وریات ئەکەنەوە لە جاتی ئەوەی خەو لێ خەن زیاتر وریا ئەبیتەوە. ئەچم مەسەلەن کتێبێک ئەخێنمەوە لەسەر لایتێکی ینی ڕووناکیەکی کزا شتێکی بەسیت سیرەکەم کە هادی بێ و دوای ئەوە هەتا خەواڵوە بم کە هەستم کرد خەریکە خەواڵەوە بم ئەچمەوە سەر جێگاکەم ئەخەوم. ئەمە یەکێک. دووەمیان خواردن زۆر گرنگە، ینی تۆ لە وەختی ژەمی ئێوارەیە تەرکیزکەیتە سەر ئەو خواردنانەی کە مادەی تریپتۆفانیان تایە، مەسەلەن گێلاس، کیوی، مەسەلەن دانەوێڵە بەرگدارەکان، مەسەلەن برنج لەوەیانە ئیسیفادەی هەیە توانی ئەگەر ئێواران بەژینێکی کەم بیخۆی خەوەکە و بۆ ڕێخە سیرۆتۆنین لەبەروی تریپتۆفان سیرۆتۆنین لەیەکێکە لە پێکاتەکانی هۆرمۆنی سیرۆتۆنین نیش خەو ڕێگەخە. لەبەر ئەوە
لەم کاتەیە مەسەڵەن ئەم ئەگەر تەرکیزکەینە سەر ئەم شتانە شیر زۆر گرنگە چاڕوەکیەکان وەکو مەسەڵەن چای گوڵەبەی بوون چای سەوس ئەمانە یاریدە دەرمان ئەبن بۆ ئەوەی خەوێکی تەندروستمان بێ لێبێ خەومان ڕێخاتەوە کاتە ئەو چایکە تۆ باسێکی وا لێکە خەوێکی ئارامتە بێت ئەبێ ئاگامان لەوە بێ پێش خەوتن نابێ نە چا نە قاوە نە خواردنەوە گازیەکان بخۆین چکە ئەمانە بە ڕێژێکی زۆر کافاینی تایە کافاینی ژووریاکەرەوەیە ئەسەن ئێستا من بڵێ قاوەیە بخۆم و بچم بخەوم شتیوانە بێ لەبەروی خۆم وریاکەرەوەیەکم خواردویان چایەکی زۆر بخۆم و بچم بخەوم لەبەر ئەوە باشترە لە ماوەی 3-4 ساعت پێش خەوتنەکە ئەو جۆرە خواردنانە و نەخوارد بێ و دووریشکەویتەوە لەو وەرزشانەی کە هیلاک دەکەن مەسەلەن ئەتوانی وەرزش باشترین کاتی بەیانیان زووەکە تیشکی خۆر لێتدا چکە تیشکی خۆر بە بەیانیان لێتدا یارمەتی ئەوەیە کە بە شەو هۆرمۆنی میلاتۆنین زیاتر دەرکەی لەبەر ئەوە ئەمە یارمەتی ئەوە ئەیە کە شەو خەوڕێک بێتەوە بەشێکیان ئەڵێ بۆیە ئازاری جەستەم لەمێنەیە خۆ دۆک ئازارشکێنێک ئەو ماتە کافاینانە پێش خەو ئەخوات ئەوە تا چەند وای لێجەکە بەردەوامی خەوی بزرەوتە بەعکسەوە نابێت بە هیچ جۆرە کافاین بخوا ئەتوانێت مادەی کە بەکار بێنێ مەسەلەن بۆ ئەو کەسانی کە ئازاری زۆریان هەیە ئەتوانێت کاتی ئازارشکێنەکەی بخاتە پێشخەوتنەوە مەسەلەن بۆی ئازاری نەبێ مەسەلەنیان ئێمە سەپلیمنتمانەیە یەکێکمانەیە وەکو میلاتۆنین کە هۆرمۆنەکە خۆیەتی ئەتوانی مەسەلەن نیو ساعتێ پێش خەوتنەکەی ئەوە بخوا بۆ ئەوەی هۆرمۆنەکەی بۆ ڕێکاتەوە بەڵام پچی کافاین بخۆی بۆ ئەوەی خەولێکەوە شتیوانە عکسە وریاکەرەوەیە وریات ئەکاتەوە لەبەر ئەوە یعنی مەسەلەن ئەتوانێت ئەو کەسی کە ئازارێکی بەردەوامی هەیە و بەهۆی ئەوە ناخەوێت ئەتوانێت ئەم مینانە بکە مەسەرەن شیر بخوا چایکی ڕۆکی بخوا ئەتوانێت دەرمانی ئازارشکێنەکەی پێش خەوتن بەکاربێنێ بۆی وەختی هین جا لەگەڵ ئەوەش شێوازی نووسن زۆر کاریگەری هەیە مەسەرەن بە شێوازێ بنوێ کە ئازاری بۆ دروست نەکە بە پێی نەخۆشیەکان طبعاً فەرقەکە مەسەرەن ئەگەر خۆی باشترین شێوازی خەوتن لەسەر لایە و کە پشتی بەکاربێنی لە بینی ئەژنۆتا و لە ژێرمرتە بەڵام ئەگەر بەو شێوازەش نەبێت توانێت شێوازێکی تەندروستیان ڕای پزیشکی پسپۆرەکەی وەرگێ کە بە شێوازێکی تەندروست خەوێ بۆ ئەوی خەڵکی پچر نەبێ و ئیزعاجینەکە کاتە و شێوازە تەندروستەی ئەوەی کە نەخۆشی نەبێت بۆ هەر تاکێک کە بێ بخەوێت ئەو بەکارهێنانی ئەو پشتی کۆشەیە بەڵێ ئەوە شێوازی نووسنەکەی دیاری ئەەکە مەسەلەن ئەتوانی گۆشێ وەکو یاریدە دەرێ بۆ شێوازی نووسنەکە بەکاربێنی بۆ ئەوەی لە وەختی چکە تۆ بە هەڵە بنویت بە شێوازێکی هەڵە بنویت ئازارە بۆ دروستەکە کە ئازاریشە بۆ دروست بوولاانێ لە نیوەی شاو خەبەرێک بێتەوە خەڵکەوە هەمووی تێک بچێت لەبەر ئەوە باشترە هەر لە ئەوڵی خەوتنەکەەوە بە شێوازێکی تەندروست بنووی بۆ ئەوەی واو لێ نەکە خەبەرە بێتەوە باش بازەوە دەکرێت تەکنیکی هەناسەدان هەیە بۆی ئەگەر خەوت لێ نەکەوێت ئەو تەکنیکە بەکاربێنی خەولێک بەڵێ خۆی زۆر تەکنیکمان هەیە پێوترێ ریلاکسیشن تەکنیک ریلاکسیشن تەکنیک یعنی یان مدیتیشنیش بکەی لەگەڵیا یان یۆگا هەرچە تەکنیکیە واو لێ بکە لەش خاو بێتەوە ماسوولکەکانی خاو بێتەوە مەسەلەن ئەوە تەکنیکێکی باشە بۆی زوو خەولێکەوێت مەسەلەن یەکێک لەو تەکنیکانە ئەوەیە کە هەناسەی قوڵبەی هەناسەی قوڵ ئەیت بەرە ئۆکسسیجین زیاتر ئەڕوا بۆ لەشە ماسوولکەکانی خاوە بێتەوە و ئازار کەمتر ئەبێتەوە ئەمە تەکنیکێکە تەکنیکێکی کە هەیە ئەتوانی شاوەرێکی گەرم وەرگری چکە تۆ کە شاوەرێکی گەرم وەرئەگری دوای ئەوە لە کاتی خەوە مەسەلەن پلەی گەرمی مێشک و هەموو یعنی کۆر تێمپرێچەر وای پێوترێ دا ئەوەزێ تۆ کە لەشە گەرمەکەی بەرە ئەو پلەی گەرمیە واولی ئەەکە یارمەتیت ئەیە کە ئاسانتر بخەوی چکە ریلاکس دەبی لەبەرەوە شاوەرێکی گەرم یان ئەوە مەسەلەن ئەتوانی بەعزە یۆگایە بکەی سەعاتێ ساعات پێش خەوتن کە واولی ئەەکە ریلاکسیشن بیانی سترێکی ماسوولکەکانە بکەی مدیتیشنیش هەیە مەسەلەن ئەچیتە شوێنێکی تاریکەوە مۆسیقایەکی هادی مۆسیقایەکی ئیندی ئەیت کە ئەمانە هەموو یارمەتی دەرن بۆ ئەوەی کە خەولێکە و یەکێکیشە لە ڕێگا چارەکان بۆ ئەو کەسانی کە ئازاری بەردەوامیانەیە چکە لە بیرمان نەچێ هەندێک نەخۆشیمان هەیە ینی بە مستەمری لە ئازارانێکی لەو نەخۆشیانە فایبرۆمالجیایە کە یعنی هەتا ئێستا کەس نازانێت سەبەبی ئەو ئازارە چێ بڵێن یان شتێکی کەمانەیە کۆمپلکس ریجنال پین سندرۆم ینی ئەم دوو نەخۆشیە نەخۆشەکان دایمە لە ئازاری دائیمیان و نازانن هۆکارەکەی بەتاڵەتی چییە هەموو گیانێنێشیانی بەعزێکیانێت بەدەستلیان ئازاری بۆ پیابێ لەبەر ئەوە لەم کەسانەیە زۆر باشە ئەو ریلاکسیشن تەکنیکانە بەکاربێنن تەکنیکە کە
ریلاکسیەکە هادیەکە تێوریەکاتەوە. بەتایبەت منەمەوێت لەسەر تەکنیکە هەناسەدانە بە دروستی بۆ ماڕوون کەیتوت کە خۆم بەکارێنم زانم دروستە بەلووت هەناسە بیت پاشان بۆ مای چەند چرکێک بۆستی دوای هەناسە بیت ئەڵەیە؟ بەڵێ بالضبط ئەوەیە لەبەر ئەوەی تۆ بەم طریقەیە یارمەتی ئەوە ئەی زیاتر ئۆکسسیجین بچێ بۆ ناو سنگ کە زیاتر ئۆکسسیجینە خستە ناو لەشتەوە بێ ڕایگری هەناسەکە؟ بەڵێ خۆی ئەمانە هەمووی تەکنیکی بچووک بچووکن لە یۆگاشا بەکاریە ئەم تەکنیکانە هەم ریلاکس دەکا هەم ئۆکسسیجین زیاتر ئەڕوا بۆ لەشە و یارمەتی ئەیە کە هەست بە دڵخۆشیکی هەست بە ئارامیکی هێمن دەکاتەوە هێور دەکاتەوە وەکو وتیشم باری دەرونی زۆر کاریگەری هەیە هەم لەسەر خەوتن هەم لەسەر ئازاری بەردەوە. زۆر باشە. خەوتن لە بەردەم ڕووناکی تەندروسترە یاخود شوێنەکە بێت تاریک بێ؟ نەخێر بە هیچ جۆرە نابێ ڕووناک بێ وەکو وتم یعنی حتا ڕووناکی مۆبایڵێ کاریگەری هەیە لەبەر ئەوەی ڕێ ئەگرێ لە دروستبوونی میلاتۆنی ئەو هۆرمۆنی کە پێویستە بۆ ئەوەی خەوەکەت ڕێک بێ کە ڕێگری و کردلەوە بە هەرچیەک بێ ینی شتێکی زۆر بچکۆلەش بێ باشترە تۆ لە کەشێکی تاریکا بنی. ئەوانەی کە توش بووی شەرپەنجان و نەخۆشی شەرپەنجان هەیە چۆن بتوانن خەوێکی بێ ئازاریان هەبێت چی بکەن؟ بەڵێ بۆ ئەو کەسانە ناڵم یەکەمیان خواردنی دروست دووەم وەرزشکردن خواردنی دروست مەسەلەن محاولەکەن ئەو خواردنانە بخۆن کە دژە ئۆکسیدیتایە کە ینی هێوریە کاتەوە مادەی تریپتۆفانی تایە ڕێژەی هۆرمۆنی سیرۆتۆنین زیادەکات دڵخۆشیان ئەکا وەکو وتم کیویتایەتی شەوفانتایەتی گێلاستایەتی مۆستایەتی ئەمانە ئەتوانن بیکەن بە ژەمێکیان مەسەلەن ئێواران ژەمێکی وایی بخۆن ئەمە یەکەم دووەمیان ئەتوانن پێش خەوتن شیریان چایەکی ڕۆکی بخۆن ئەو چایانە هەم ئازارشکێنن هەم خەوەکەیان ڕێگەکەنەوە مەسەلەن چای سەوزمان هەیە چای زەنجەفیلمان هەیە چای گوڵەبەی بوونمان هەیە مانە هەم ئازارەکان کەمەکاتەوە هەم لەگەڵیشیە خەوەکەیان ڕێگەکاتەوە ئەتوانن کاتی ئازارشکێنەکەی کە بۆیان نووسرا و پێویستە بیخۆن پێش خەوتن بیخۆن ینی مەسەلەن ئەگەر بۆیان دانرابێ ئێواران بخۆن با سەر لە ئێوارە نێخۆن کاتی خەوتن بیخۆن بۆی خەوەکان بێ ئازار بێ چونکە بۆ بەیانی کە هەڵەستنەوە خەوتنەکە زۆر کاریگەریە لەسەر جستیان هەیە بۆی ئازاریان بۆ دروست نەبێ لەبەرەوە بێ وەرزشکردن بەیانیان ینی وەرزشی بەیانیان زۆر گرنگە ئەگەر نەتوانی وەرزشیشکەی لە جێم ئەتوانی ڕۆژی نیو سەعات بۆ سەعاتێ بەیانیان بە پێ بڕۆی لە هەر شوێنێکا بێت باشتریشە تشی خۆر لێتدا چونکە ئەوە یارمەتی ئەوەیە بۆ شەو میلاتۆنینەکە ڕێک بێتەوە لە کاتی خۆیان بڕژێ. دکتۆرە پرسیارم هەیە ئەمێ بیکەم بە کۆتا پرسیارم سەبارەت بەوانەی کە پێش خەوتن یاخود کە بیانەوێ بخەون دەرمانی خەوتن بەکارێن واتە حەب ئەخۆن بۆیە بخەون ئەمە پەیوەندی هەیە بۆی کە لە ڕۆژدا هەم کار و چالێکیان تێک بچێت و ئازاریشیان هەبێت؟ بەڵێ خۆی سەریکە لە بەعزە حاڵەتێکە ضرور لەوانەیە یعنی ئەوە ئەبێ ڕای پزیشکی پسپۆڕەکەی وەرگێ چونکە بەعزە حاڵەتێکی ئەو کاتە ضرورە ناچارە پزیشکەکەیان دەرمانی خەویان بۆدانێ بەڵام گرنگە دەرمانێ نەبێت کە ئالوودەبوون دروستکە ینی ئێمە چونکە شەر نییە بۆ خەوتن دەرمانێ بەکاربێنین ئالوودەبوون دروستکە چەنەها دەرمان هەیە کە بۆ ئازاری بەردەوام بەکارێ و لەگەڵیشە یارمەتی ئەیە بۆ ئەوەی نەخۆشەکە بخەوێ ئەبێ لەژێر چاودێری پزیشکە ئەو شتە بکرێ نابێت خەڵک لە خۆیەوە یان عیلاج وەرگێ بۆ خەوتن چونکە لە دواییە کاریگەری خراپی ئەبێ لەوانەیە ئالوودەی کا بەنەوە ئەو نەزانێت چ نەوعی بەکاربێنێ بچێ دوای ئالوودە بێ یان مەسەلەن ئەو نەوعی بەکاری ئێنێ بۆ ئازاری ئەو گونجاو نییە یان مەسەلەن بۆ خەوتنی ئەو گونجاو نییە لەگەڵ تەمەنیان لەگەڵ ئەو جۆرە نەخۆشی کە هەیەی گونجاو نییە لەبەرەوە گرنگە لە ژێر چاودێری پزیشکی پسپۆڕابێ و کەوەستانی بیوەستێنێ و لەگەڵیشیان ناڵێم وەک ئێمە سەپلیمنتمان هەیە مەسەلەن میلاتۆنینمان هەیە کە ئەتوانێت بەکاری بێنێ و زەرێکی شینیان ئەتوانێت 2 مانگ 3 مانگ بەکاری بێنێت تا خەوی ڕێکەوێتەوە لەگەڵیشیان باشترین شت ئەوەیە ئەو شتانە ینی ئەو شتانە بکات کە ئاسانە مەسەلەن ئەو ریلاکسیشن تەکنیکانە وەکو جەنام فەرموود یعنی ئەو هەناسە مەسەلەن بەسی ترینی هەناسی قوڵ ئەو تەکنیکە بەکاربێنێ یاخود یۆگا بکە یان مدیتیشن ینی شتێکی وایی بۆ ئەوەی یارمەتی باچووکە لە ڕاستیە بەعزە ئازارێکەیە کە ئازاری بەردەوامە زۆر زەحمەتە تەنها لە ڕووی پزیشکیەوە چارە سەریکەی ینی ئێمە وەکو پزیشکی ئازار دایمە تەرکیزەکەینەوە سەرباری دەرونی کەسە کەش لەبەر ئەوە زۆر گرنگە ئەو کەسە هێورکەیتەوە ئەنجا یعنی چارەسەرە پزیشکەکەی لەگەڵ یابێتێ. زۆر سپاس بۆ دکتۆرە هەڤین کەمال پسپۆڕی بێژگاری و ئازارشکێن سپاس بۆ ئامادەبوون و بە زانیاریەکان. سپاس بۆ ئێوە سپاس بۆم.